لە شارۆچکەی پیرمام یانەی پێشمەرگەی هەولێر میوانداری نەورۆزی برینداری ئەم وەرزەی کرد لارەکانی گەڕی حوتەمی خولی نایبی کوردستان. دەستپێکی یاریەکە هاوسەنجی هەردوو تیپی پێوە دیار بوو لە ڕووی یاریکردن هێرشبەرانی هەردوویانە دەرفەتی ئاسانیان بۆ ڕەخسا، بەڵام سوودیان لە هەڵەکانی هێڵی بەرگری تیپی بەرامبەر وەرنەدەگرت و بە ئاسانی تۆپەکانیان دەفەوتان. لە دواخولەکی نیوەی یەکەم شێرزاد محەممەد پێشمەرگەی هەولێری بە گۆڵێک پێشخست. لە نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک کاپتنەکەی پێشمەرگەی هەولێر عیماد ئەسعەد بە سوودوەرگرتن لە لێدانێکی گۆشە بەسەر گۆڵی دووەمیشی بۆیانەکەی زیاد کرد. دوای 7 خولەک عەبدوڵڵا سەربەست بە تۆمارکردنی گۆڵی سێیەم هەمووانی تووشی سەرسوورمان کرد. خولەکی 66 شوان مامۆ گۆڵی چوارەمیشی زیاد کردو بەرهەمەکانی نەورۆزی ڕاگرت. لە خولەکی 79 لێدانێکی سزا بۆ نەورۆز گیرا و کامەرە عەلی تاکە گۆڵەکەی نەورۆزی پێتۆمار کرد. یاریش بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. برنەوەیەکی باش بوو لە پاش ئەو دۆڕانە زائیدەن ڕوحێکی زیاتریدا بە فەریق بۆ ئەوەی لە یاریەکان کە بە تایبەتر یاری شێروانە و زێڕەوانی دەمانەوێت لە مەرحەلە یەکەم دانە بڕین لە سێ فەریقە یەکەکەمەکان، بەڵام هێشتا ئەرکمان زەحمەتترە بە تایبەتر لە پاش ئەو 1-2 دۆڕانە ئاخیری، بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئەدای فەریق ڕازی بوو. ئەتوانم بڵام لە شۆڵ یەکەمە باشبووین ئاستێکی باشمان هەبوو تا لای ئیزافی شەوتی یەکەمان گۆڵێکمان لێکرا. یانی پێشمەرگەی هەولێری ژێکێکە لە یانە بەهێزەکانی خولی کوردستان کە ئەمڕۆ ئەتوانم بڵێم ئاسێکی باشی پێشکەش کرد و توانی یاریەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێ. بەمەنجەمە پێشمەرگەی هەولێر هەر لە خانەی چوارەم مایەوە، بەڵام زیاتر خۆی لە ڕکابەرەکانی نزیک کردەوە بەدە خاڵ. نەورۆزیش بەبێ سەرکەوتن بە تەنها 3 خاڵ کەوتە دواوەی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.